هەر سەبارەت بەم بابەتە بابەتی کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی سەرۆک کۆماری ئێران و جان لە دەستانی میوانێکی ترمان هەیە دەمانەوێت لەگەڵ ئەم میوانش قسەی زیاتر لەسەرم بابەتە بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر محەممەد حوسێن خەلیق شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە تارانی پایتەختی ئێرانەوە لەگەڵماندایە. دکتۆر محەممەد شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆت دەزانی ڕئیسی سەرکۆمارێکی زۆر با توانا بوو و کاریگەری زۆری شێ بوو. لە دەستدانی ڕئیسی هیچ کاریگەری لەسەر سیاسەتی حکوومەتی ئێران بەگشتی لە ناوخۆی ئێران دادەنێت و کاروبارەکان هەروە بە ئاسانی بەڕێوە دەچن. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سەرەتا سپاسدان دەکەم، سپاسی کاناڵی دۆست و ئازیزی کوردستانی عێراق ئیزنم بدەن لە ڕێگای ئەم کاناڵە خەڵکی و بە وەفایەوە لە ڕێگای ئەم کاناڵە زۆر باشەوە سەرخۆشی لە هاوڵاتیانم لە کۆماری ئیسلامی ئێران بکەم بەهۆی ئەم کارە ساتە گەورەی کە لەم قۆناغە زۆر هەستیارەی کۆماری ئیسلامی ئێراندا ڕوویدا. لە ڕاستیدا من هەرە و قسەی ئێوە پشتڕاست دەکەمەوە. بەڕێز شەهید ڕئیسی شەهیدی جومهور کەسایەتیەک بوو کە زۆر شێلگێر بوو، زۆر بەتوانە و زۆر بەهێز بوو، کەسێکی بە ئیخلاس و بە وەفا بوو، هەوڵی دەدا ئەو قۆناغە دەتوانین بڵێن من ناڵێم ڕەش دەڵێم خۆڵە مێشی کە لە قۆناغەکانی پێشوودا هەیبوو دەیویست ئەم قۆناغە بکاتە قۆناغێکی سپی. ئەو هەوڵی دەدا دیالۆگی زۆر باشی لەگەڵ وڵاتانی ناوچەکە هەبێت، لەگەڵ وڵاتی دۆست و ئازیزی عێراق، لەگەڵ وڵاتی دۆست و ئازیز سعودی، لەگەڵ وڵاتانی دیکە کە ئێمە لە قۆناغەکانی پێشوودا کێشە و گرژیمان لەگەڵیان هەبوو. باش هەڵبەت لەگەڵ هێندێک لەم وڵاتانە لەگەڵ عێراق ئەم کێشەیەمان نەبووە، شکر بەخوا وڵاتێکی برامانن، بەڵام کەسایەتی تایبەت بوو کە بەدڵنیایەوە لە داهاتوودا نەبوونی ئەو بەڕێزە هەستی پێدەکرێت. باش بەڵام ئەوەی کە لە چوارچێوەی گشتی شتێک ڕوو بدا من پێم وایە ئەزمموی ڕابردووی کۆماری ئیسلامی ئێران ئەوەیە کە ئەم قۆناغەش بەدڵنیایەوە دەتوانێت تێپەڕێنێ و زۆر باشە ئەو هەموو کێشەیە کە هەوڵ دەدرێ بۆ کۆماری ئیسلامی ئێران دروست بکرێ بە پشت بەستن بەخوا ئەم قۆناغەش بەجێ دێڵین. زۆر باشە دکتۆر محەممەد، ئێوەش باسیەوەتان کرد کە ڕئیسی کەسایەتێکی کاریگەری هەبووە، پێ دوایە بە ئاسانی بتوانرێ لە ناو ئێراندا لە ناو سیاسەتمەدارانی ئێران کەسێکی وا بدۆزرێتەوە ببێتە سەرۆک کۆمار کە بتوانێ کارەکانی ڕئیسی وەکو ڕئیسی بەڕێوە ببات؟ من هیوادارم کۆماری ئیسلامی ئێران حەزرەتی ئایەتوڵا خامنەیش ئەمەی ود دوێشە و بەر لە بڵاوبوونەوەی هەواڵی شەهید بوونی بەڕێزیان و هاوکارەکانیان کە کەس نیگەران نەبێ کۆماری ئیسلامی ئێران هێندێک مەبدە و بنەمای هەیە، لەسەر و بنەمایانە دامەزراوە و هێندێک ڕیشە و ڕەگەزی فکری و کەلتوری و ئایدۆلۆژی هەیە کە لەسەر و بنەمایانە وێستاوە و بەڕۆیشتن یا هاتنی سەرۆک کۆمار ناگۆڕدرێن، بەڵێ لە تاکتیکی سیاسیدا ڕەنگە جیاوازی زۆر هەبێ. ئێوە سیر بکەن پەروەندەی ڕێکەوتنامەی ئەتۆمی، پرسی فەلەستین، دۆستایەتی لەگەڵ وڵاتانی دراوسێ بە تایبەت وڵاتێکی وەک عێراق، ئەمانە هێندێک مەبدەئی سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێرانن، ئەوانە گۆڕانیان بەسەر نایە.
بەڵێ بەڕێز سەرۆکۆمار دیالۆگێکی باشی و ئەرێنی هەبوو. ئێمە هیوادارین ئەمە بەردەوام بێت و من پێم وایە شەهید بوونی بەڕێزیان جۆش و خۆشێکی نوێ دەخاتە ناو کۆماری ئیسلامی ئێران. خەڵک جارێکی دیکە باش 50 ڕۆژی دیکە باشە دێنەوە سەر سندوقی دەنگدان و وەفادارن بە خوێنی زۆر باش دکتۆر محەممەد زۆر باش دکتۆر محەممەد با بینە سەر هەڵبژارن بۆ خۆ دەزانی بە پێی مادەی 130 دەستوری ئێران دەبێت لە ماوەی 50 ڕۆژدا هەڵبژاردننی گشتی بکرێ و سەرۆک کۆمار هەڵبژێردرێ. پرسیاری من ئەمەیە ئەگەر سەر کۆمار هەڵبژێردرا ئایا کابینەکەی هەمان کابینەی ئێستا دەبێ یاخود کابینەیەکی نوێ و بە تەواوی وەزیری نوێ و ستافی نوێەوە دەبێت؟ سیرکەن ئێستا زۆر زووە کارنامەی سەرۆک کۆماری داهاتوو دابخێن یا قسەی لەسەر بکەین، بەڵام من ئەو دڵنیایم هەیە بە گوێرەی ئەزمموی ڕابردوو ئەوەی کە سەرۆک کۆماری داهاتوو کابینەی داهاتوو بە دڵنیایەوە کەسی سەرۆک کۆماری داهاتوو لە کابینەی نوێ و سەرکەوتووی ڕئیسی هەندێکیان هەڵدەبژێرێ. ئێمە دەزانین وەزارەتی دەرەوە کە لە وەزارەتە زۆر هەستیارەکانە، هەروەها هێندێک وەزارەتی زۆر گرنگ هەند کەسانێک هەبوون وەزیرانێک هەبوون کە زۆر سەرکەوتوو بوون. ئێوە دەزانن لە سەردەمی سەرۆکایەتی شەهید ڕئیسیدا ژمارەیەک لە وەزیرەکان گۆڕان لە هێندێک لە وەزارەتەکان کەوە ئەویش خۆی لە هێندێک بواردا زۆر سەرکەوتوو بوو، لە هێندێک بواردا ناڕازی بوو. بە دڵنیایەوە سەرۆک کۆماری داهاتوو لە کەسایەتی گونجاو بۆ ئەم قۆناغە کەڵک وەردەگرێ و من پێم وایە ژمارەیەک لەو وەزیرانەی کە بەڕێز ڕئیسیش دەزانین کە خۆی لێیان ڕازی بوو یا جێگرەوەی ئەوان وەک جێگری شەهید دکتۆر عەبدوڵڵاهیان لەم کەسایەتیانەش کەڵک وەردەگیرێ و بە دڵنیایەوە ڕەنگە گۆڕانکاری بچووکیش بکرێ و باش دیارە هێندێک سەلیقە و زۆر تا و پێوەری تایبەتی ڕەنگە هەبێ سەرۆک کۆماری داهاتوو. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر محەممەد حوسێن خەلیق شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە تارانی پایتەختی ئێرانەوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.